19 ساڵە حکوومەتی بەعس ڕووخاوە، بەڵام هێشتا تعریب هێزی خۆی لەدەست نەداوە. کورد لە کەرکووک ئەگەر تاپۆی ڕەشیشی هەبێت بۆی نییە بیکاتە ڕزقێکی سپی و نانی منداڵەکانی بدات. جوتیارانی دانیشتووی گوندەکانی سەرگەڕان و داقۆق گیرۆدەی دەستی سوپای عێراقن. زیاتر لە 30 ساڵ تعریبی سیاسیان بینی و 5 ساڵیشە بەدەست تعریبی زراعیەوە دەناڵێنن. ئەمە ناحەی سەرگەڕانە دەکەوێتە ڕۆژئاوای پارێزگای کەرکووکەوە 70 کیلۆمەتر لە سەنتەری شاری کەرکووکەوە دوورە. 42 گوندی لەسرە، تەنها 2 گوندیان عەرەبنشینن. سەرگەڕان خاوەنی چەند تایبەتمەندیەکی استراتیژیە، یەکێک لەوانە بە پیتی زەویەکەیەتی بۆ کشت و کاڵ. جگە لەوەش کێڵگەی نەوتی بای حەسەن دەکەوێتە نێو سنووری ئەم ناحەیەوە. ئەمە قەزای داقووقە دەکەوێتە باشووری شاری کەرکووکەوە 40 کیلۆمەتر لە سەنتەری شاری کەرکووکەوە دوورە. یەکێکە لە ناوچا کشت و کاڵێ گەورەکان، بەشێکی زۆر لە دانیشتوانەکەشی سەرقاڵی بەخێوکردنی مەڕووماڵاتن. بەکووی گشتی کەرکووک 3 ملیۆن دۆنم زەوی کشت و کاڵی هەیە، 400,000 دۆنمیان کێشەی لەسرە. تعریبی بەعس. ئەم جوگرافیا کوردی ئێستا باسمان کرد لە نێو شەپۆلی دووەمی تعریبدایە. تعریب واتە پرۆسەی گۆڕینی دیمۆگرافیا، یەکێک بوو لە سیاسەتەکانی حیزبی بەعس کە دژی گەلی کورد بەکاری دەهێنا. کوردی لە ناوچە کوردنشینەکان دەردەکرد و عەرەبی دەهێنایە جێگایان. حکوومەتی بەعس ئەو کاتەی لە دەسەڵاتدا بوو کەرکووکی پڕ کرد لەو هاوڵاتی عەرەبانەی لە ناوڕاست و باشوورەوە دەیهێنان و ئێستا پێیان دەگوترێت عەرەبی هاوردە. دەویست لەو ڕێگەیەوە سیمایەکی عەرەبی ببەخشێتە پارێزگای کەرکووک و چەندین ناوچەی دیکەی کوردی. بەعس لە ساڵی 2003دا ڕووخاو تعریب بەکاتی وەستا، بەڵام ئێستا جوتیارانی کەرکووک شاهیدی شەپۆلێکی دیکەی تعریبن لە سەردەمی حکوومەتی ئێستای عێراقدا. تعریبی زراعی. شەپۆلی دووەمی تعریب لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2007ەوە سەری هەڵدایەوە. تعریبی ئەم جارە زراعیە و بەرۆکی جوتیارانی کوردی گرتووە. سوپای عێراق ڕێگەیان پێ نادات زەویە کشت و کاڵەکانیان بکێڵن. لە ساڵی 1938دا کوردانی دانیشتووی ناوچەکە بە بڕیاری حکومی بوونە خاوەنی زەویەکان و بە بەردەوامی کشت و کاڵیان تێدا دەکرد. بەڵام ساڵی 1975 دۆخەکە تێک دەچێت. ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش واتە مەجلیسی قیادەی سەورەی حیزبی بەعس بڕیارێک دەردەکات و زەویەکان دەخاتە سەر وەزارەتی دارایی. ئیدی لێرەوە کێشەکان سەر هەڵدەدەن. جوتیارانی کورد بۆیان نابێت لەو سنوورەدا کشت و کاڵ بکەن. دۆخەکە تاوەکو کەوتنی بەعس لە 2003 درێژە دەکێشێت. جوتیارانی کورد دەست بە کشت و کاڵ دەکەنەوە، بەڵام ڕووداوەکانی ساڵی 2017 جارێکی دیکە دۆخەکە دەگەڕێنێتەوە بۆ چوارگۆشەی یەکەم، واتە وەکو ئەو کاتەی لێدێتەوە کە مەجلیسی قیادەی سەورە بڕیارەکەی لە دژی کورد دەرکرد. هەڕەشە و گرتن و شەڕی دەستەویەخە. لە ماوەی ئەم 5 ساڵی ڕابردوودا جوتیارانی کورد لە سنوورەکە ڕووبەڕووی هەڕەشە و گرتن و تەنانەت شەڕی دەستەویەخەش بوونێتەوە. لە تازەترین ڕووداویشدا دوێنێ چوارشەممە 2 جوتیاری کورد لەسەر کێشەی زەویە کشت و کاڵیەکان بریندار بوون. سوپای عێراقیش لەو ماوەیەدا دەیان جوتیاری کوردی دەستگیر کردووە. هەر کاتێک زانیاریان پێگەیشت بێت کە جوتیارانی کورد خەریکی کێڵانی زەوین، ئەوان چوونەتە سەریان و دەستگیریان کردوون. تەنانەت سوپای عێراق ڕێگەی ئەلکترۆنیشی بۆ سەپاندنی تعریب بەکارهێناوە. بە گوێرەی زانیاریەکانی زووم خەڵکانێک لە ڕێگەی مۆبایلەوە بە نهێنی وێنەی جوتیارانی کوردیان لە کاتی کێڵانی زەویدا گرتووە و بۆ سوپایان ناردووە. ئەی ڕێگەچاری کێشەکە چییە؟ بنەڕەتی کێشەکە بڕیارەکەی مەجلیسی قیادەی ساڵی 1975 بۆیە بۆ چارەسەری کێشەکەش هەردەبێت دەست بۆ ئەم بڕیارە ببرێت. ئەڵۆشانەوەی بڕیارەکەی بەعس بە 2 هەنگاو دەبێت. هەنگاوی یەکەم لەسەر ئەنجومەنی وەزیرانی عێراقا کە کاری خۆی کردووە و بە فەرمی داوای لە پەرلەمان کردووە بڕیارەکەی ساڵی 1975 بۆستێنێت.
بەڵام تاوەکو ئێستا پەرلەمان هیچ هەنگاوێکی نەناوە و بە گوێرەی زانیاریەکانی زووم چەند لایەنێکی سوننا ڕێگرن لەوەی هەڵۆشانەوەی بڕیارەکەی بەعەز بخرێتە دەنگدانەوە و پەسەند بکرێت. بۆیە ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی پەرلەماندایە تاوەکو بڕیار لەسەر کۆتایی هێنان بە شەپۆلی دووەمی تعریب بهێنرێت.